Kultura me Kurdan gelekî cudaya ji kultura Amerîkiyan. Em Kurd dikarin navê serkirde, serûk û wezîrên welatên derdûrê jî nas bikin. Ji bo me meseleka siyasiya geleka giring e. Bêguman cih û coğrafiya me jî gelek bandor li ser me kiriye. Lê gelek Amerîkî Kim Kardashianê zêdetir û baştir. Ji wezîrên xwe ji cêgirê serok wezîr nas dikin. Welatek ku zêdetir ji 11,000 kîlometran ji Iraqê dûr e. Berjewendiya we li Iraqê û navçeyê çi ye? Çima bu Amerîka giringeka kî kontrola Iraqê bike? Ev pirseka hevkarê me Rojalî Zala ye ji xelkê Amerîka li Washingtonê kiriye. Bersivên wan balkêşin. دەتوانی عراقم لەسرم نەخشێ پیشاندەی؟ عراق و ئێران لە تەنیژ یەکن. پێم وانییە بتوانم دەترسێم. لە شوێنێکدایە لەم ناوە دڵنیا نیم. بەڵێ ئەوە جۆرجیایە ئەرمینیا نزیک بووی؟ دەڵێم لێرەیە. ئەوە لە نایجیریاوە نزیک بوو. کەوابێت لێرێ. ئەو ئەوروپا ئەسکەندەناڤیا. ئەوروپا لێرەیە. دەست خۆش ئەوە عێراقە. لەم ناوەیە. ئەوێ باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایە. کۆریا، ڤێتنام ئەو ناوچانەیە. ئەوە سعودیەیە وانە؟ ئەوە هندستانە. ئەی خوایە. وابزانم لێرەیە. ئەوە دەریای ڕەشە بەڵام نزیک بووی. ئەو وڵاتەی ژێری تورکیایە. ئەمەیە؟ نا. ئەو سعودیە بوو بەڵام نزیکە. دەزانی کێ سەرۆک وەزیرانی عراق یان سەرۆکی عراقە؟ نا. سەرۆکی عراق؟ یان سەرۆک وەزیران؟ نازانم. ببوورە نازانم. ئەی سەرۆک؟ یان سەرۆک؟ نا. ناتوانم ناوەکەی بڵێم. ئایەتوڵڵا؟ ئایەتوڵڵا ڕێبەری خومەینی؟ ئەو ڕێبەری باڵای ئێران بوو. بۆچی ئەمریکا خەمی ئەوەیەتی کێ کۆنتترۆلی عراق دەکات و کێ لەوێ و کێ لەوێ نییە؟ سیاسەتی دەرەوە زۆر گرنگە، زۆر گرنگە، چونکە ئێمە لەوێ چی دەکەین لەوێ کاریگەری لەسەر ئەوە دەبێت کە وڵاتانی دیکەی ناوچەکە چی دەکەن و چۆن هەڵسوکەوت دەکەن. پێم وایە مەسەلەکە پەترۆل و هێزی سەربازیە. پێم وایە هەر ئەوەیە. چونکە دۆناڵد ترامپ شێتە لەبەرەوەیە. پارە؟ ئاها مەسەلەکە پارەیە. مەسەلەکە پارەیە. ینی عراق پارە دەداتە ئەمریکا؟ نا پارەمان نادەنێ. سەرچاوەکانیانە. کاکە ئەمریکایانی سەرمایە. سەربازمان لەوێ هەیە، بەڵام ئەوەی کە دەیبینین ئەمریکایە بە شێوێکی گشتی کە خۆیان نازانن چی دەکەن. زۆر سپاس.